سڵاو بینەرانی خۆشەویست پرسی دەستور عێراقی مەسلەیەکی پڕ ئیشکالە بە تایبەتی بە نیسبەت کورد و کێشەی کوردەوە لە نێو هەمووشیانە مادەی 140 مادەی یاخود یاسای نەوتۆغاز ئێمە لەم بەرنامەیەدا دەمانەوێت تیچک بخەینە سەر دەستوری عێراقی و جێبەجێکردنی یاخود ڕێژەی جێبەجێکردنی تاکو ئێستا لە حکوومەتی عێراقیدا بۆ ئەم مەبەستە میوانداری زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر کاوە قەراداغیمان کردو. دکتۆر چۆن وە بڕیارتدا بچیتە مەعمەعەی پەرلەمان و ئینتیخابات دەوێت چی بکەیت یان؟ من دوای ئەوەی کە خانشین بوومتر ئێمە هەر حەزمان لە خوێندنەوەیە تاکو ئەو لەحزەیە من دەستورم بە دەقیقی و بە وردی نەخوێنی بووە کە هەنووت پێشێلی دەستور پێشێلی دەستور هەوایەک بوو بەلای گوێمە ئەڕۆژ ئەوەنگە احتیمامم پێ نایە دەستم کرد بە خوێندنەوەی دەستور کە دەستم کرد بە خوێندنەوەی دەستور ملاحەزەم کرد زۆر لە بڕگەکانی دەستور هەیە جێبەجێ نەکراوە بۆ بە تایبەتی ئەوەی کە زەرەر لە میلەتەکەمەیە کورد و کوردستان و زەرەر لە نەوەکانی داهاتووە کە مناڵەکانی خۆم وەچەکانی خۆمی تایە بۆیە دەستم کرد بە خوێندنەوەی زۆر زۆر بەوردی پێش بەرنامەکەش خستمە بەردەمی بەڕێستەوە 38 بەڕگە و مادەم دۆزیەوە تایە کە جێبەجێ نەکراوە کە هەمووی با بڵین یەکێکە لە هۆکارەکانی کە ئەوەی عیلاقاتمان لەگەڵ ناوەندە وە کێشەی موچە و مافی کورد و کوردستان پێشێر کراوە هۆکارەکەشی ئەوە بوو ئافوو بورە یەکی لە ئەسبابەکان ملاحەزەم کرد لە ماوەی ئەو پێنج کابینەی پێشووە ناڵم لە 100% بەڵام بە ڕێژەیەکی معەن ئەندامەکانی پەرلەمانی عێراق کە چوون لە پەرلەمانە کاریان کردووە بە هەستێکی وردەکاری زانستیەوە کاریان نەکردو بۆ کورد و کوردستان ئەگینە نابووە ئەم پێشێلی ئەم مادانە بووە لە دەستوری عێراقیە. بەم قسەی بەڕێزت هەستەکەم گلەیی و ڕەخنەی زۆرت لە ئەندامانی پەرلەمانی کوردستانێ پێت وایە واجبی خۆیان جێبەجێ نەکردووە ئایا هۆکاری ئەوەیە کە هەرێکەی لە ئاوازێکی خوێنێ یان هەر پەرلەمانی عێراق ناتوانانی لەوە زیاتریشی تیا بکەیت؟ من وەکو سپۆرێک لە بواری داراییە کاریێری بانکانە لە ئەتەکێت و پرۆتۆکۆل و پەیوەندیەکانە ئەوەی کە تێ بینیم کردووە ئەم دەستورە چەندەها ساڵە نووسراوت و جێبەجێکرێت لە ئەو دەستوری کە لە بەردەمی بەڕێستای نووسەکەی بەس بنەمە خاڵەکان تیامە نووسیوەتەوە ئەندامانی پەرلەمان نوێنەرانی کورد لە ناو پەرلەمانە نیان خوێنیوەتەوە چونکە ئەگەر بیان خوێنیاتەوە لە ناو خۆیانە لۆبیەکیان دروستکردایە بچوندایە لەگەڵ لایەنەکانی کە قەناعەتیان پێ بکردایە وەسعی کورد بە سیغێ نابوو بۆ نمونە یەکی لەو بڕگانی کە تایەتی ئەڵێ ئەتوانێت پەرلەمان با بڵێن ئەڵێ ئەتوانێت ئاعزای پەرلەمان یەک لە سەر سی خەڵکە با بڵێن ئەندامان قەناعەت پێ بکات بۆ ئەوەی ڕئیسی وزەرا وەزیری دارایی بێنێتە بەرپرسیارەتەوە یەکی لە مافەکان کە پێشێل کراوە ئێمە هەموو شتە بەستینەوە بە داراییەوە وەکو عەرزی بەڕێستم کرد زۆرینەی ئەمە جیاوازیی تیاکردو بۆ نمونە لە مادەی 14 العێراقیون متساوون ئەمام القانون دون تەمەیوز یە قانونی ئیداری مالی هەیە ئەگەر ئێمە عێراقین دون تەمەیوز ئەیکوا موچەکانمان ئەوە بۆ نمونە ئەڵێ بمبورەگەر بیکەی بە کوردی بۆ ئەڵێ هاوڵاتی عێراقی یەکسانن لە بەردەمی یاسا بێجیاوازی باشە کە من یەکسانم بێجیاوازی لەگەڵ ئەگەر عێراقیم بێجیاوازی من یەکسانم ئەیکوا موچەکانم ئەیکوا بودجەی ئیستیسماریم ئەیکوا نەفەقاتی تەژغیریم ئەیکوا بودجەی سیادیم کە دەرمان نایەت بۆ خەستەخانەکانمان لە هەل لە نوسوسی چەک بۆ هێزی پێشمەرگە و ئەفۆ ئیسە بن ئەوە ئێمە بەپی ئەحسای سوکانی ئەبی ئێمە بەشدار بین لە ئەو پارەی کە داهاتی عێراق کۆیە کاتەوە دابەشیکەین جاران لە 14 بوو 14 قشمان پێ ناکرد ئیسە 12.67 بەپی دانیشتوان و ئاخر تەعدادی کە ڕوویدا ساڵی پاروشتێکیوە ئەگەر 12.67 لە 8 لە عێراقا بێ پاری بۆ سەرف کات ئەبی ئێمە دەبژار بینتیە حتى لا بيتوا من وكل كسك بسم الله سطا بينجيش نابو كرد نعرفوا آخر خطاقيت شيا حكومة عراقية كات خطاي أندام برلمانكية
کە چۆتە ئەویەوە ئەڵێ لە سات 12.67 ئەی تۆ بۆچی ڕئیس وزرا ناهێنیتە بەر پرسیارەتی بۆ ئەومە بەستە ئەی بۆچی کورد ئەندامانی پەرلەمان با بڵێن کوردەکان لە پەرلەمانی عێراقا بۆچی یەک ناگرن ڕئیس وزرا بێنە پێشە بۆەوە هەچ قەڵەمێک تا ئەو تەوزیع بێ حتى لە هینی زەمالە و بەعثاتە کاک دکتۆر زەمالە و بەعثاتی عێراقا ئێمە کورد پێشێر کراوە لە تەعیناتی عێراقا کورد پێشێرکە هەر هیچ دەبێ کوردەکانی کەرکووک و خانەقی پێتوانێت لە عێراق لە پەرلەمانە عقلێتی شۆفێنی و زۆرینەش زاڵە بۆ نمونە کورد 60 تا 60 کورسی هەیە ناتوانێت پێتوانێن ئەگەر ئەوە هەمووشی یەک بن کە ئەزای وانێ ینی ناتوانن ئەو دەنگە پێویستە کۆ بکەنەوە بۆ ئەوەی مثلا پرۆژە یاسایەک یا سەرۆکوەزیران بێنە سەرۆکوەزیران بێنە ناو پەرلەمانەوە بۆ استجواب ینی چیان پێکرێت ئەوە شیع پێم وایەشی ئەو سونە یەک دەنگن دژ بە مافەکانی گەلی کورد ئاخر کە من و تۆ بەڕێز بۆ نمونەیڵم بچینە پەرلەمانەوە بچین لە دوو کورسیا دانیشین بە تەنیشتێکەوە قسەی خۆمان بکەین نەچینە ناو لیستەکانی کەوە عەرەبەکان و سنە و ئەمانە پەیوەندیان لەگەڵا دروست نەکەین ڕایان کێشین بە پێی ئەو پێشێلی کە هەیە قەناعەتیان پێ بکەین ئەو وەزعمانە بێ ئێمە بەداخەوە ئەگە سێری کوردەکانکی بەشی زۆرە بە تەنیشتێکەوە دانیشن حدا سەرۆکی لیستەکان نەبی کە لە خەتی پێشەوە حتا من ڕێزم هەیە لە ئەندام پەرلەمانێکم پرسی لە کابینەکانی پێشوتم چۆن دانیشن حەسەبی حروفی ئەبجەدی وتی دکتۆر وتم نابێ ئەگەر ئەندامی پەرلەمان بێ بچی بۆ پرۆسەیەک لە بەرژەوەندی نەتەوە نیشتیمانەکەی پێویستە کات چەند ئەتوانێت بە زمانێکی شیرین بە زمانێکی پەیوەندی دروستکە لەگەڵ گشت لایەنەکانە بۆی قەناعەتیان پێ بکە بۆ ئەوەی بێن ئەو شتەی کە من قەناعەتم پێێتی بە پێی یاسا دەستور بیخەمە بەردەمیەوە کە داوامان کرد چاوێکی پیا بخشێنەوە دەستی بەرزکاتەوە لەگەڵ باشە دکتۆر ئێمە لە ئێستا لە 2014 و تقریبا تاکو ئێستا ئەمە 10 ساڵ هەبێت کێشەی ئێمە کێشەی موچە و داراییە بوجە بای و نەماوە تقریبا یانی ئەم تۆ پێت وایە مەسەرەن کەسێکی وەک سەرۆک وەزیران سەرۆک وەزیرەکان بەگشتی وەزیری داراییەکان کە ئێستا تەیب سەمێ هەر گاڵتەیان بۆ نایە کە تۆ باسیەکەی بەو دەستورە هەر خوێندوانێتەوە ناخوێنێتەوە داوە چی لەکەی ئەو بە سیاسەتێک کە بۆی داڕێژراوە مامەڵاکە عەفو هەر ڵێمەوە خەتای کووردە بۆچی خەتای کووردە یاسای ئیداری مالی عێراقەیە سێ بەرگایەتیایەتی لە بەرگەیەکیانە ئەڵێ بە کوردێکی گەڵم خۆی نەسەق عەرەبێکەشی حەزێکی ئەشیرم ومان بەس بۆی بینە ئەڵێ لەسەر حکومەتی عێراقی چی داهاتی نەوتی نانەوتی هەیە بیخاتە خەزینەی ئیتیحادیەوە بۆ گشت پارێزگاکان لە نێوانیانە ئەمە بینەرمان بیخاتە خەتێکی بخات لە نێوانیانە ئەو پارێزگانی سەربارێمەکان کەوا بوو داهاتی نەوتی و نانەوتی ئەبێ بخرێتێکیەوە بخرێتە ناو خەزینەی ئیتیحادیەوە لە کاتی داهات کۆکردنەوە بۆیە خەزینەی فیدراڵی خەزینەی فیدراڵی بۆیە هەرێمی کوردستانە بێ داهاتی نەوتی و نانەوتی بیتە بۆیە سەوامان لێ کات کە بچیت ڕێکەوین بۆی بەشکن بە نیواونی بێ قانونەکەت یان نووسیوە لەو لاوە لە دوو باندی کاتیایەتی ئەڵێ لەسەر حکومەتی عێراقی سرفکە بۆ بودجەی تەشغیلی و ئیستثماری بەکاربەر و لە عینەکات شاوە بەرهێنانە سەرفیکە بۆ گشت پارێزگاکان جگە لە پارێزگاکانی سەربارهێمەکان ماعەدا جگە لە پارێزگاکانی سەربارهێمەکان لە کاتی سەرفکردنە ئەڵێ جگە لە کاتی پارەکۆکردنەوە ئەڵێ لە نێوانیانە تا چەند زەرەر بە کورد دەگەێت ئەمە تەفکی ئەگەر ئەو بینەرە خۆشەویستە ئەگەر بمان بینێت خاصن یاسایی و عەرەبێکی بە قووەت بێت و محاسەبی بێت ئەڵێ پارەکانی گیرفانە هەمووی بخیتە ناو پەرداخەوە کە کاتی ئەم پارە تەوزیعەکەم بەسەر من با بڵێن کەسەکانە بۆ مناڵەکانیان پارەی مناڵەکانی تۆ نایەن باشە من عێراقی نیم ئەبێ خۆشی پارەکەی بخیتە ئەبێ خۆشی پارەکەی بخیتە ناو لە بەرگەیەکی کاتیایەتی ئەڵێ سەرفی بکات بۆ تاویزاتی موظفین یاخر بووە لە 2014ەوە ئێمە معاش بۆ بە کێشەی سەرەکی هاوڵاتی کورد و خەفەتی پێکردو ئەمە یەک باشە قانونی ئیدارەی مالی چۆن تێپەڕیوە بەسەر کوردە ئاخر دکتۆریان ئەوە عیبەکەی ئێبێ قانونی ئیداری مالی کە تێپەڕ بووە نەچوون یەکێ بێنن ببزانێ محاسبەت چییە ژمێریاری چییە حتا ئەوەشی کە لە بەغا بووە لێرە بەرپرسم لە بەردەمی بینەرارە و لە بەردەمی نەتەوە نیشتیمانەکە ئەوەی کە کاری کردو لە بەغا
لە ڕوانگەی محاسبیەوە کاری نەکردو بۆی ئیش بۆ کا بۆ نەتەوەکو نیشتیمانەکە یاساکان بۆی زۆربەی پەرلەمانداران هەر عەرەبیش نازانن نەک ئەمە خەتای ئەوان نییە خەتای دوو کەسە خەتای دووجێ یەکەمیان ئەحزابە سیاسیەکانە کە دەنگ و ئەکەنەوە بۆ کەسایەتیەک کە توانای نییە بچێت لە بەغا با بڵین دیفاع بکات لە نەتەوەکەی دووهەمیان لە دەنگدەرە دەنگدەر لەبەر ئەوەی ئەمە پورسە دەنگدەر من عەرەبی نازانم بۆ نمونە فڵان کەس عەرەبی نازانێ فڵان کەس عەرەبی مادەم پورزایەتی خاڵ و زایەتی سەر بە عەشیرەتەکەتی خەتێکی لێیە حتا ئەگەر عەرەبیش بزانێ کاک دکتۆریان بەڕێزت لە ڕامیاریە دکتۆراتێ من لە ڕامیاری نازانم بەقەدەر بەڕێزت منیش لە محاسبە و کارگەری بانکانە بەڕێزیش بەقەدەر من نازانی کەوا بوو ئەبی ئەوانی کە ئەچنە بەغاوە اتفاقی هەموو لایەن لە سیاسیەکان هەبێ کاوە ئەچێتە چ لوژنێکەوە بەڕێزدا چیتە چ لوژنێکەوە اینجا لە ژوورەکانی اینجا لە ناو ژوورەکانی پەرلەمانە فکر نەکەینەوە من سەر بە چ حیزبێکە فکر بکەمەوە من سەر بە نەتەوەی کوردم سەر بە کوردستانم فکر بکەمەوە مناڵەکانم لێرە چۆن با بڵین لە ڕووی دەرونیەوە ئەڕوخێن کە من ئیشیان بۆ نەکەم لێە دکتۆر با چینە سەر مەسەلەی نەوت و غاز لە یاسای نەوت و گاز تا ئێستا دەرنەچوو بە پێی قسەی ڕەحمەتی مام جەلالیش مەسعودیش مالکی لە 2007 تا پێی وتون ئێوە ئازادن لە بەرەوەی تا ئێستا یاسای نەوت و غاز دەرنەچووە ئیش خۆتان بکەن کەچی دوای ئەم ئینقیلابە سەیرا و تاکو ئێساش یاسای نەوت و غاز دەرنەچووە یانی تر کوردی فەقیر چی بکە یا ئەو لە مستەوای قیمەی دەسەڵاتە ئەم شتە ناکەیانی نەک هەر پەرلەمانەوە هیچ هەر قیمەی دەسەڵات کە سەرە وەزیرانە کاکێکیان کێشەکە لەوە ئەعدادی موازە نەکرا کورد لەو کاتە بە قووەترین هێز بوون یەکێتی و پارتی بەڵام ئەوانی ئەندام پەرلەمان بوون بەرپرسم لەسەر نەهاتوون بێن بڕگەکانی دەستور بیخوێننەوە بڵێن بۆچی ئەمەوە یاسای با بڵێن هینی مادەی 140 مادەی 140 بۆچی جێبەجێ نەکرا ئەو کاتە وەزیری تەخطیطمان کورد بوو ئەی بۆچی سەرژمێریەکرد نەکردووە کەوا بوو دەنگدەر ئەبێ تەواو ئیتر ئەبێ فکر کاتەوە هەتاکو کەی ئێستا دووسێفی ئەپیا بۆ ئەڕێن ئێمە مانەگریت لە دەنگ مانەگری بیگرە لەم وەزعە باشتر نابی خراپتر بی باشتر نابی بچۆ بۆ دەنگدان بچۆ بۆ بەزە دەنگ مەیە بە کەسێک نەتوانێت ئەو دیفاع لێ بکات دەنگ بە کەسێک کە بتوانێت هەتاکو سەر ئێسقان دیفاع لەسەر بکات بۆ نهینەکەی نەوت و غازەکەی کە بەڕێسەڵی لە مادەی 112 بۆ نمونە على تطوير حقول إنتاج النفط والغاز لأن عفوا نسقي أولا بردم تابز من الناس وأنا ونسقي قش بيدان وبيش قستني بعض الحق لأنه نوتيكان وغازة كان كوا عندنا برلمان ورن أجر إيما لسر بيركي نوتي الشركات ينبو معنا كد يم بزجيك لسروي إمزاع عقد كلا أي تنابي روشن بير دەنگدەری ڕۆشنبیر کێشەکەمان لە چیا دکتۆریان هەندێک لە ڕۆشنبیرەکان معنیە محترام بوویان دکتۆرای هەیە پرۆفیسۆرە لە زانکوایە چونکە سەر بە منە دژی تۆ وەسێتەوە چونکە سەر بە توێ ناچێ بێ یاساکە بخوێنێتەوە ئەگەر اختصاصی خۆشی نەبێ دەستورەکە بخوێنێتەوە بڵێ وەڵڵاهی ڕاستەکە دکتۆر ڕاستەکە دکتۆر کاوە هەڵاکە لەبەر ئەوە پێویستە کات پشگیری دکتۆر کاوە نەکەم ئەگەر سەر بە لیستەکەی خۆشم بێ و هەوڵیش بەم دانیشم لەگەڵ یا بۆی قەناعەتی پێ بکەم کێشەکە ئەوەیە ئێمە خۆمان وامان لە خۆمان کرد کەوا لاواز بین بۆیە ئەم جارە پێویستەکە دەنگدەری کورد بچیە نەک دەنگ با بە من با لێرەوە نەبێ بە ڕێکڵامێک دەنگ با بەو کەسایەتی کە ئەتوانێ بچێت لە پەرلەمانی عێراق دیفاعی لێ بکات بەس دوجارەوە حیزبە پێڵێت چی بڵێ ئەو کەس من کاتە دەنگ بێ بۆ حیزبەی کە عفو من ڕێزم هەیە من وەکو دەنگ با بڵێن کاندیدێک بۆ لیستی پارتی دیموکراتی کوردستان 275 سەرۆک بەرزانی لە کۆبوونەوەیەکە پێیوتین بە کاندیدەکان وتی قبوڵم نییە ئالێرەوە ئێڵێم ئەوەیە سەرۆکی کورد وتی قبوڵم نییە هیچ کەسێک پشگیری کاندیدێ بکات لەسەر حسابی کاندیدێکی کە وەڵڵاهی بۆ نەسەژوتی وتی هەچ کەسێک پشگیری کاندیدێ بکات لەسەر حسابی کات نە ئەو کەسە لە جێگاکی خۆی هەمێنێ نە ئەو کاندیدش ئەچێتە ناو پەرلەمانی باشە دکتۆر با بێنە سەر مادەی 140 بەڵێ مادەی 140 لەوە مادەیەکی دەستوریە و پاسکرا بەڵێ هیچی ئەوێت حەیە عەلە سەڵات مادەیەکی دەستوریە بەڵێ ئەمە 22 ساڵە تا ئێستا یاخود 20 ساڵە
لە 2005 تاسا چیمان کرد بەچی چیمان کرد بەچی کەوتە دەستور دەوری چی یان پەرلەمانتار چی ئەتوانێت بکە بۆ ئەمە بەڵێ من الرقابة لمادي 61 تیا ئەنووسی ئەڵێت چاودێری تەنفیزکردنی مافەکانی کوردستانیەکان پێویست دەکات لە ڕووی هەموو لایەکەوە جهەتی تەنفیزی بەرپرسە یعنی نەک هەر کوردستانێکان سوڵتەی تەنفیزی بەرپرسە لە جێبەجێکردنی کارەکان سوڵتەی تەنفیزی کە مادەی 140 دەرچوو وەزیرەکان بۆ ڕئیس وزەرا بۆ لاپ لای ئیدارەکان بوو لە کەرکووک و جێگاکانی کە نەهاتن ئەم کوردەکان کە لەوێن جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق لەو کاتەدا وەزیرەکانمان بە ڕاوێژکارەکانمان نەهاتن بڕن داوا بکەن لە سوڵتەی تەنفیزی ڕئیس وزەرا بۆ جێبەجێکی بۆیە پێشێری چی کرا پێشێری ناوچەکانی ئەبوایە وەکو عەرزی بەڕێزیش کرد ئەو کاتە نامێ بیڵم کێ وەزیری تەخطیط بوو وەزیری تەخطیطیش کورد بوو قائیدێکی سیاسی یەکێ لە قیادە سیاسیەکانی کورد بووە وەزیری تەخطیط بوو با سەرژمێری دەستی قاچیان بیایە بە عەرزا و سەرژمێریەکەیان کردا بۆ ئەوەی کەرکووک بمانزانێت چەند کوردە لەو کاتە چەند کوردی تیاو لە دیهاتەکانە و ئێستا ئەو کاتە قاچیان بێ مادی 140 ڕاستە قەزەیەکی سیاسیە وڵاتەکانی دەرەوە سنووری عێراق تحکومەکە لە بەعزەکارێکە بەڵام من ئەمتوانی بیخەمە بەردەمی وڵاتە زرهێزەکانەوە ئومەوی متحیدەوە بموتە ئەمە دەستورە ئەو پێشێلەکەی لە فڵانەکرێت بە واقعیتر قسە بکەم لێرە ئێمە بێجگە لە پەرلەمان و لە دەستور دادگای فیدرالی بە ئاشکرا ئەڵێ نابێ پارە و موچە خۆرانی هەرێمی کوردستان بپێچرێتەوە بە مەسەلە سیاسی و شتەکانەوە چێ کەس بە قسەی کرد یعنی ئەزانی من جۆرێک لە ناومێدیم هەیە لە شتانەیە بەڕاستی وەڵاهی من ئومێدیم هەیە کە چاکری نە بڵم ئەمە سەرۆکی کۆمار حامی دەستورە وەجێبەجێکردنی سەرۆکی کۆمار ئەخر بەناو کەس بە قسەیەکە ئەی باشە بۆچی زەمانی مام جەلال وان نەبوو کاک دکتۆر زەمانی مام جەلال ئەگەر دژی پرۆسەی کورد و کوردستان بوەستانایە بەڕێزی و کاک مەسعود هەلیان نەکرد ڕوئیەکی وازەحە هەیە ینی گەشببینی بۆی کە ئەگەر بچیتە پەرلەمان ئەتوانی شتێ بکەیت یعنی کەسێک بەتەنێکی بۆکری من وەکو کاوە هەوڵی خۆمەیەم خالق یا عیبادی ئەسعوا فەسعا معەکم من هەوڵی خۆمەیەم هەوڵەیەم گشت لایەنە سیاسیەکان لە ناو پەرلەمانە بە عیلاقاتی خۆم بە سوعبەت و پێکەنین نزیکیان بکەمەوە ببن بە یەک تیم ئەگەر ئەو لایەنە سیاسیانی کە ئێستا لە کوردستانن هەوڵ بن خەڵکی لاواز بنێرنە ناو پەرلەمانەوە نەوەڵا ئەو کاتە من ئەترافەکەمەوە لە بەردەمی ئەم شاشەیە ئەڵم خەڵکینە ئەوە من پرۆفیسۆر دکتۆر کاوە قڕێداقی من نەمتوانی لێ چاک بکەم و خاڵە لاوازەکانیش ئەڵێم و ئێمە دەرەوەچمەوە جارێکە معاشی تەقاعدێکم وەرگرت بەس پێتوانێ هەر مەسەلەکە دکتۆریانی شخصەکان نین زۆربەی ئەو زەختە سیاسی ئەو معادلە سیاسیانەی لە نێوان ئەمریکا و ئێرانە ئێران زەختەکە لە عێراق لە میلیشیاکانی کە شتە نەکەن ینی خۆ ئاشکرایە پێتوانێ ئەمە ینی دەستور تەنیا ینی یاری پێکرێ ناکرێت بەو شێوەیە دکتۆریان عادای مردن نەبێ هیچ شتێ مستحیل نییە ئەمە سیاسەتە سیاسەتیش فەنی مستحیلاتە ئوسلوبەکە کرد بۆچی کاک مەسعود شخصیتێکە هەموو عێراقیەکان شانەزی پێوەکەن من ئائیستا انتخابات ببووە لەسەر ئاسی عێراق یەک پارچە بووە هەموو عێراقیەکان حەزەکەن کاک مەسعود ببێ بە سەرۆکی کۆمار ئەڵێن حەل لای ئەوە کە شتێکیشیان کە شتێک با بڵێن ئەبێ بە ڕێگریەک سیرەکی گەورەکانی لایەنە سیاسیەکان بەشی ئەو بەسندەوە بەوانەی وڵاتەکانی دەور پشیش ئەگەن لای کاک مەسعود من لێران مەدحەن بە کاک مەسعود نییە لێرەیانە ئەیڵێمەوە من ئەتوانم وەک چەندین کاردی دەکەن با نەڵێن ئەتوانی با هینەکی تیادا نەنێ بۆی بینەر گلەیمان لێنەکە کەسایەتیەکانی کە ئەچنە بەغاوە کار ئەکەن ئەگەر یەک دەست بن ئەتوان هەموو شتێک بەس دکتۆر ئەوەی کە من متابعەم کرد بێ عەرەب بە گشتی لە دەستور ناڕازین بە سونە و شیعە شیعە پێش سونە هەتا بەعزێکیان ئەڵێن ئەسڵەن دەستور کورد نووسیوێتی قسەی کوردە و شیعە بە دەستوخەتی شیعە نووسراوەتەوە لەبەر ئەوە ئەیانەوێت دەستور هەڵوەشێنەوە یعنی تا ئەو ڕادەیە دژی دەستورن کە دژی بوو نەتوانن تەنفیزی نەکەن پێتوانیە ینی ئەمە
ڕاستیەکەوان دەستور چونکە ناتوانن دەستکاری بکەن دەستورێکی وەکو لە سیاسەت وتر لە قانونی نێودەوڵەتیە یا قانونی دەستورێکی جامیدە دەستوری جامید دەستکاری ناکرێت ئللا سێ محافەزە بە دوو لەسەرسە کە ناڕازی بوون لەسەری دەستکاری ناکرێت بەس دەتوانن پەچی بخەنەوەکە بەڵێ ئێستا پەکیشان خستووە ینی سەبن لێرە لە دوای ئەوکە خوێنیومەوە تەڵئیشموسی و هەشت لە هەتاکو مادەی 14 تیا هەیە با بڵین دێڕی تەواوی تایە وازەحە کە پێشێل کراوە بۆیە دەستور ئەگەر پێشێل نەکرێ بۆ کوردیش باشە بۆ عەرەبیش باشە چونکە مەرج نییە ئەستا ئەو عەرەبانە عەرەبی شۆفێنین من چوون بۆ مناقەشات بۆ جامیعەی کەربەلا و بەسڕە و جیگانە عەرەب کوردی خۆشەوێت بەڵام هەمویان نا وەکو شەخص خۆشەوێت بەس وەکو قەزیە نا وەکو قەزیە نەعەفو من دیێرانە بەرپرسم لەسەر قسەکانم کە ئیکەم من نمونەیەک تێمێ لەسەر و کارە یا بودجەی 2023 بۆ 3 ساڵ بوو 23 24 25 لە کەناڵێکش باسی ئەمەم کرد برادێکم هەبوو لە تەلەڤیزیۆنا بینیم دکتۆرێکی بەغایە پرۆفیسۆری دەر لە کاریگەری و داراییە وتم تەلەفۆنم بۆ کرد وتم پێ خۆش بۆ لە تەلەڤیزیۆنا بینی و شکر بۆ خوابووی بە ڕاوێژکار لە بەغا لە پەرلەمان وتی نەوەڵا دکتۆر کاوە نردیان بۆمان ئیسیشاریان پێکردی من لە جامیعەی بەغاوە منیان من نرد کە چوون کاوە ملاحەزەم کرد کچێکی کوردی تیا بوو لە پەرلەمانی عێراقا کورد بوو ئەو دیوارە قسەی کرد ئەو قسەی نەکرد عەرەبی نەزانی بێ لەوانەیە ئەو بوو بێ وتی ئەو دیوارە قسەی کرد ئەو قسەی نەکرد وتی من لەبەر خاتی بەڕێزت و مناڵەکانت من دیفاعم لە کورد کرد لەناو بودجەکە بودجەکە هاتوون کۆپی پێستیا کردو هەر لەو کاتە لە 23 بوو مقابلەیەکی من بوو پێم وتم دەوانەیە تکراریش بێتەوە لەسەر بینەران پێم وتم قسمە بەردەمی کاکی با بڵین کە تەقدیم بەرنامەجەکەی وتم ئەمە بودجەکەیە لەوانەیە لە فەیسبوک شابی وتم هیچ بڕگەیەکی تیانە لە مەسلحەتی کورد و کوردستان بێ یەک کەس لە وەزارەتی دارایی لە پەرلەمانی عێراق لە دەسەڵاتی بەرز لە هەرێم و لە عێراقا بانیان نەکرد بەڵێ دکتۆر کاوە بۆچی ئەگەر حتا ئەو دکتۆرە وتی دکتۆر کاوە کاپی پێستە بودجە لە هیچ جێگایەکە لە عالەمانیە بۆ 3 ساڵ بێ بودجە بۆ 1 ساڵە لە هیچ جێگایەکە ماعەدەلە باشە کورد ئەنداممان هەبوو 2 ئەندام وابزانام 3 ئەندامان هەبوو لە لوژەی داراییان باش ئێوە بۆچی چوونە ژوورۆ دەستان بەرز کردەوە دەستان بەرز نەکردایەتەوە ئێوە دژی بوودایە بۆی ئەمڕۆ ئەو بودجەی کە مسادقەتان کرد ئەو ئەندامانی کە لە لوژنەی داراییە بۆ مسادقەتان کرد ئەوەیە موچەی موچە خۆرانی کوردستانی دواخستۆ ئەوەشە خانە نشینە لێرەوەی لە منیش خانە نشین وەکویەوە بودجەی 200 پێنایانی دکتۆر دوا پرسیارم شتێکی شەخسیە من لەسەر جادەکان فلکسی تۆم نەدیوە وەکو دکتۆر کاوە قەرەداخیانی زۆرم دیوە هەی هەموو حزبەکان بەس تۆم نەدیوە من هەوڵم ماوە کە جیاواز بم لەگەڵ ئەو کەسانی کە ئەو ژینگەیە ناشرینەکەم 1 2 من لە لیستێکام 275 لیستی کورد و کوردستانە نەفس نەخۆش هەیە دەروون نەخۆش هەیە یا بە تەحریزی لایەنێک لە لایەنەکان چیە سوکایەتی پێ بکات و ئەو لیستەش ئەو تابلۆیە ناوی باوکم پێوە بێ قوبوڵم نییە ناوی باوکم لەکەی پێ بکەن لە ئەو لە قەبرایە و ناوی خۆشمەوە بۆیە نەمکرد بەڵام ئەوەی تێبینی بکرد گشت برادران ئەڵێن دکتۆر کاوە فلێکس هەڵواسە دکتۆر کاوە فلێکس هەڵواسە من وتم لە ڕێگای تۆڕی کۆمەڵایەتی وەچ بن ناو تەلەفۆنەکانیانەوە ئیسا ئەڵێ ئەگەر چوویتە شاری کوێران ئەبێت دەست بگری بەچاوتەوە من هەردوو چاوم دەستی پێوە ناگرم یەک لا چاوی دەست بێ ئەو ژمارە داوام کرد ژمارە فلێکس بۆ تەبع بکەن بیخەمە چەند جێگایەک بەڵام بەو سیغەیە نایکەم ڕسمی کاوە هەڵ ناواسێ بە عەموودا من کاوەم ساحێب فکرم ئەمەیە شتێکی جوان بنەتەوە سپاسەکەم سپاسەکەم بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینا کۆتایی ئەم ئەڵقەیە تا ئەڵقەی داهاتوو میوانێکی تر خواتان لەگەڵ